بەڵام ئەم خەیانەتە بۆچی کرا ئەم ڕووداوانە چی لە دموگرافیای هەرێمی کوردستان ئاسایش و ئەمنیەت لەو ناوچانە گۆڕی و باری دەرونی و هەروەها بڵێن ئەو ڕووداوانەی کە بەسەر خەڵکدا هات چی لە باری دەرونی خەڵک گۆڕی. من لەگەڵ میوانەکەم زیاتر لەم بارەوە قسە دەکەم. دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا شرۆڤەکاری سیاسی لێرە لەگەڵمە سەبارەت بە خەیانەتی 16 ئۆکتۆبر و لە دەستانی خاکی کوردستان. دکتۆر زۆر بەخێر بێی. زۆر سوپاس ساغبی. ئەوەی کە ڕووی داوە سیاسەتێک نییە کە پێشووتر کورد بەرامبەر بە کورد کردبێتی، ئەوەی کە کراوە دەوڵەتەکانی پێشووی عێراق کردیان، بەڵام 16 ئۆکتۆبر دەستێکی ناوخۆیی هاوکاری دەستی دەرەکی کرد بۆ داگیرکردنی خاکی کوردستان. بۆچی ئەم خیانەتە ڕوویدا؟ ڕووداوی 16 ئۆکتۆبر یا خیانەتی 16 ئۆکتۆبر یا خەسارە استراتیجیە برینە قوڵە لە بیر نەکراوەکەی 16 ئۆکتۆبر هێندە کاریگەرە زیانەکانی هێندە گەورن کە لە ڕاستیدا نەک لە بەرنمەیەکی ئاوادا و لە مناسبەی تایبەت بە 16 ئۆکتۆبردا بەڵکو دەبێ دەیان تینگتانک زانکۆ و پرۆژەی گەورە بۆ خوێندنەوەی ڕەهەندە جۆرا و جۆرەکانی ئەم خیانەتە تەرخان بکرێن. ڕەهەندە دەرونیەکانی لەسەر تاچ کورد هێچگار قوڵن، ڕەهەندە سیاسیەکانی هێچگار زۆرن، ڕەهەندە ئەمنیەکانی کە قوڵایی ئەمنی هەرێمی کوردستانیان خستە ژێر پرسیارەوە هێچگار قوڵن. ڕەهەندە سیاسیەکەی چی بوو؟ ڕەهەندە سیاسیەکەی ئەگەر تەماشا بکەین هەرێمی کوردستان سەنگەرەکانی لە حەمرین بوون، لە حەمرین بنیان لە پردێ بن. لە ڕاستیدا ئەو خیانەتەی 16 ئۆکتۆبر ئەنجامدرا دەمێک بوو زەمینە سازی فکری بۆ دەکرا، دەمێک بوو کار لەسەر ئەوە دەکرا کە کورد دەسەڵاتێکی خراپی هەیە، دەمێک بوو گەنجان هاان دەدران کە بە کەرکووکیان دەگوت ئەگەر ئێوە لە ژێر دەسەڵاتی هەرێمی کوردستاندا بن وەک ناوچەکانی ترتان نەدێ. لە کاتێکدا ناوچەکانی تر لە ژیانێکی زۆر باشتر لە زۆربەی عێراقدا بوون. دابڕانێکیان لە نێوان خەڵک بە تایبەتی گەنجەکان و دەسەڵاتدا دروست دەکرد. لە هەمان کاتدا دژایەتێکی زۆری ئیداری کەرکووکیان دەکرد. ئامانج لەو دابڕانە چی بوو؟ ئامانج لەو دابڕانە ئەوە بوو کاتێک کە تۆ خۆت بۆ ڕووداوێک ئامادە دەکەی یان لە هەر کاتێکدا بتەوێ خیانەتێکی گەورە بکەی قبول بکرێ، خەڵکەکە قبولی بکە، دوایش دەنگی لێوەنەیە با بڵێین. ئەگەر تۆ تەماشا بکەیت لەگەڵ ئیداری کەرکووک ئەو کاتی کاک دکتۆر نەزمەدین و ئەوان خواعافویان کە پلانی کوشتنیان هەبوو، دژایەتی زۆریان دەکرا. لە ڕاستیدا ئەوەی لە 16 ئۆکتۆبر ڕوویدا کارەساتێکی گەلێک گەورە بوو. تۆ تەماشا بکە زۆر جار ئێمە گوێمان لە قسەیەک دەبێت دەڵێن مناڵان کاتێک کوڕەکان دەبینن باوکیان دەگرین گەلێک سەختە بۆیان لەبەر ئەوەی باوک لەبەر چاوی ئەوان پاڵەوانێکی زۆر لەشکان نەهاتووە، بەڵام کاتێک میلەتێک دەبینێ سەربازەکانی دەگرین نەک لە بێچارەی کە شەڕیان بۆ ناکرێ، لەوەی کە قیادەکەیان خۆی بەدەستەوە دەدا. دەزانی کاتێک کە تۆ شارەزایی سەربازیت نەبێ، نازانی کاتێک کە سنگەرێک بەدەستەوە دەدەیت چ کاریگەریەک لە سنگەرێکی تر دەکا لە شنگالەوە تا مەخمور هەتاکو دەگاتە گوێڕ و هەتاکو دەگاتەوە کەرکووک. یعنی شارەزانی سەربازی زیاتر ئەمە دەزانن. ئەم خیانەتە ئەم ڕووداوە گەورەیە زەربەیەکی هێندە کاریگەر بوو بڕواتان بێت تا ساڵانێک من خۆم دوای ئەم هەموو خوێندنەوە و بڵێن ئیشکردنە لەسەر هەستینەتەوەی حەزم بۆ جلی کوردی و مۆسیقای کوردی و ناوی کوردی و تەنانەت شتەکانی کوردی نەمابوو. ئەم کاریگەری کاریگەریەکی دەرونی گەورەی لەسەر هەزاران کەسە بوو، هەزاران کەس پێی وابوو کە هەرچەندە فرمێسک بڕێژی، هەرچەندە عارق بڕێژی، قوربانی بدەی، بەڵام لە پڕێکدا کۆمەڵێک خەڵک کە هەستێکی نەتەوایەتیان نییە، کە کوردستانیان لامەبەستیە، کە پرۆژەی نیشتیمانیان نییە و تەنها پرۆژەیەکی بەرتسکی حیزبیان هەیە، دێن هەمووی بەجارێک بە ئاودا دەدەن. دکتۆر ئەگەر ئەم فرۆشتنی کەرکووک لە 16 ئۆکتۆبر و ناوچەکانی دەوروبەری دەستکەوتێکی بۆ حەشد و میلیشیا هەبێت، دەستکەوتەکەی بۆ یەکێتی چی بوو کە ئێستا شانازی بۆ مێژووە دەکەن؟ دەزانی هەموو کورد لێی زیانمەند بوو، بەڵام هەر لە هەموو جیهان وایە. مەسەلەن لە هەندێک وڵات هەندێک حیزب بە ڕەگەزپەرستی دەناسرن، لە هەندێک مەسەلەن شوێنی جیهان هەندێک حیزب لەسەر کەیسێکی تایبەتی ئیش دەکەن کە ئەو بابەتانە نامێنن. لە ڕاستیدا ئەوەی برادرانی یەکێتی ئیشیان کرد، من دەمێک کە هەستم بەو مەترسیە کردووە کە لە ناو یەکێتیدا غیابی فکر هەیە، پەروەردەی نەتەوەیی هەیە، زیاتر بە میلیشیا بوون و بە کۆماندۆ بوون و زیاتر ڕایەڵەی ئەمنی نەزانرا و هەروە هەندێک بەرژەوەندی تەسک ململانەی ناوخۆی. بۆیە لە ڕاستیدا من سەرنجی جەنابتان و بینەران بۆ ئەوە ڕادەکێشم کە وەک چۆن جەنابی سەرۆک باسی دەستوری کرد، ئێمە دەستورێکمان پێویستەکە لەمە دووە
لەمە دووە دیاری بکە بەڕاستی محکوم و تحریمی خیانەت بکە پێناسەی بکە ئەوانەی زەرەر لە یەکێتی ریزی میلەت دەدەن ئەوانەی خاک دەفرۆشن ئەوانەی مامەڵەی مخابراتی بە ناوی مامەڵەی دیبلۆماسی دەدەن کە زیانەکەی دوایی پڕ نابێتەوە زیانە دەرونیەکانی پڕ نابێتەوە ڕاستە ئێستا کەرکووک تۆزێک لە ئارامی لێیە بەڵام کەرکووک دەتوانین بڵێین چێلگەی شکانی ڕوحی کووردە تاکەکان زەربەیەکی گەوریان لە ئاستی بڕوا بەخۆبوون و هەستی نەتەوەیی دراوە باشە دکتۆر ئەوانە کێن کە مامەڵە بە خاکی کوردستانەوە دەکەن زەربە لە دەروون و تا بەڵین باری دەرونی تاکی کورد دەدەن و ئەمە لە بەرژەوەندی چ لایەنێکدا دەشکێتەوە دەزانی لە بەرژەوەندی زۆر کورتمە و دای هەندێک لایەن یا هەندێک گرەی دەرونی مەسەلەن بە ئازاردانی بەرامبەرەکەت تا ڕادەیەک پێ تەتمین دەکەن دەنا من چەندە مێشکێم بێنم ببەم نەک وەکو پڕۆپاگەندا لەو ڕۆژەدا بۆ ئەو کارە ساتە گەورە سامناکە چەندە بمەوێ لۆژیک بدۆزمەوە فکرێک بدۆزمەوە تیۆرێک بێنم یعنی مێژەر هەنە لە سیاست تۆ ڕووداوەکانی پێ هەڵدەسەنگێنی هەموو ئەو مێژەرانە بێنم وەک ئەکادیمیەک بەرژەوەندی هیچ کەسێکی تێدا نیە تەنانەت بەرژەوەندی برادرانی یەکێتیشی تێدا نیە تەنانەت بەرژەوەندی گروپێکی تەسکی کەرکووکیشی تێدا نیە چونکە کە جاری دووەم مەسەلەی پارێزگار دادەنێنەوە کەوا چەند مانگێکی ماوە ئێمە دەبینین یعنی زیاتر خەریکی پیرۆزبایی و سەردان و هەندێک بابەتن چەند مانگێکیان ماوە لە پارێزگار یعنی کەمتر لە ساڵێک دوای ئەوە پارێزگارێکی عارەب دێت یا عەرەبی شیعە بێ یا سوننە بێ ئەو جار ئێمە دەزانین کە ئەوەی لە خیانەتی 16 ئۆکتۆبەر وەک خاک بەدەستمانەوەدا دوایی بە ئیمزای دووەم بە جاری دووەم لە ڕێککەوتنێکی دووەم بە شاهیدی خەڵکێکی زۆری جیهان خۆشبەختانە پارتی نەچۆناوی تۆ موسساتیشت باشە پێتان وایە بەردەوام جۆرە بیرکردنەوە سیاسەتانە مەترسی دووبارە بوونەوەی ڕووداوی لەم شێوەیە لێ دەکرێتەوە ئەگەر ئەو لایەنانە بەم شێوازە بیر بکەنەوە دەزانی دەبێت کوردستان بستە قۆناغێکی نوێ دەبێت کوردستان بە دەستور بکرێ دەبێت کۆتایی بە مامەڵەی ژێربەژێری هەرزان و مخابراتی بهێنرێ دەبێ مساومە لەگەڵ ئەم جۆرە کارە ساتە گەورانە نەکرێ لێبوردنی بەرامبەر نەکرێ بەداخەوە کەمترین جار خیانەت لە کوردستان دێپێچینەوەی لێکراوە خەڵک ئامادەی ئەوە مەبە خەڵکەکە هەموو دەمێ بێ خیانەتت بۆ مەحکومکە دەبێت مؤسساتی دەوڵەت وادا بڕێژرێ کە پێناسی ئەوە بکە چه خیانەت دەکا خیانەت چییە سزایەکەی چییە کاتێک تۆ بە دەستور سزای خیانەتت دانا دەتوانی ئەو کاتە لێ پێچینەوەی بە زەبر و زەنگیش لێ بکەیت زۆر باشە دکتۆر لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئێمە داستانی پردێ و سحێلاشمان هەیە خەڵک لە نێوان ئەم دوو مێژووەدا چۆن خوێندنەوە بۆ ڕووداوەکان دەکات دەزانی کاتێک کە تۆ دەڵێی داستانی پردێ و سحێلا هەیە بیرت بۆ ئەوە دەچێت کە هێزەکان لەو ناوچانەی کە بە خیانەت داگیریانکردن زیاتر دەهاتن کەواتە ئامانج بە تەنها کەرکووک نەبوو ئامانج هەرێمی کوردستان بوو هەنگاوی یەکەم ئەوە بوو کە کەرکووک وەکو ئێستای لێ بێکەلی هات هەنگاوی دووەم بێن لەسەر قەڵای هەولێر جگە لەوە ڕێگای ئیبراهیم خەلیل بگرن لەسەر قەڵای هەولێر ئاڵای عێراق هەڵبدەن دوایی چۆن زەمانی بەعس حکمێکی کارتۆنیان دروست کرد بوو ئەو کاتی ناوی پارتیشیان لێ نابوو هەڵبژاردنێکی کارتۆنی هەبوو ئەوانە بە هەمان شێوە ئیدارەیەکی خیانەتکاری گەورە بۆ ئەو لایەنە دروست بکەن کە خیانەتەکەی کرد بوو یعنی کارەساتەکە زۆر گەورە بوو ئەوەی کە لە پردێ ڕوویدا ئەوەی لە سحێلا ڕوویدا ئەوەی لە ئەلقوش ڕوویدا ئەوەی لە مەخمور ڕوویدا لە ڕاستیدا دەتوانم بڵێم کە پاراستنی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بوو من یەکشت وەکو بەڵگە بدەمە جەنابان ئەو کاتە من مۆنیتەرینگی ڕووداوەکانم دەکرد وەکو موسسەیەکی فەرمی لە ڕاستیدا لەلایەک کە تەماشامان دەکرد لە پردێ شەڕ بوو لەگەڵیدا ئیعلامی هەندێک لەلایەنەکان هەبوو ئەوەمان بۆ قیادە نەقڵ دەکرد لەلایەکی دیکە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی بەرپرسانی یەکێتی لە سلێمانی هەبوو شەڕێکی نەفسیان لەگەڵ پێشمەرگە دەکردیان گوت کاکە ئێمە چی بکەین هیچ چەکێکەکانیان نابڕێ هیچ هێزێک نییە پێش بە دەبابەکانیان بگرێ چەند دقەیەکی تر دەگەنە ناو هەولێر ببینن چۆن دەگەنە ناو هەولێر ئەو کاتە گلەیتان یعنی بەڕاستی ئێمە دەمانگوت باشە یعنی شەڕەکە لە پردەیە موسسەکەی کە شەڕەکەی بەڕێوە دەبرد لە ڕووی دەرونی دە سلێمانی بوو و ڕووداوە ناخۆشە سیاسی و کۆمەڵایەتی و تراجیدیا گەورەکان و شێلانی
لاشەی پێشمەرگە بەهۆی زنجیری دەبابە لە کەرکووک باش بوون. ئەگەر زۆر بە کورتی پێم بڵێ خەیانەتی 16 ئۆکتۆبر پاساو هەڵدەگرێت هیچ پاساوێک هەڵ ناگرێت. دەمێکە ئەو خیانەتانە ئەو جۆرانە بەدەستەوەدانی شار کۆتایی هاتووە گراندا لە ئیسپانیا لە ساڵی 1494 بوو. ئیستانبول وەختی خۆی کە لە بێزەنتی ستێنراوە بەو جۆرە خیانەتانە بوو و زۆر بابەتی دیکە ڤێتنامی باشوور وەختی خۆی دەمێک ساڵە دەیان ساڵە ئەو شتانە نەماون ئەوەی هەبوو لە کەرکووک بینیمان بەداخەوە. بەڵێ بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس کە لەگەڵمان. سوپاس. زۆر سپاس.